ڕوودەکەمە ئێوە خوشکە بە ڕێزەکانم برا بە ڕێزەکانم هەتا دایک و باوکتان ماوە خزمەتیان کەن هەتا دایک و باوکتان ماوە ڕێزیان هێ بگرن بەڵام کاتێک کە ئەوانتان لەدەستدا ئەو کاتە پەشیمان بوونەوە سوودی نییە ئەو کاتە خەفەت خواردن و ئاخەڵ کێشان سوودی نییە خوای گەورە فەرمێ وەصاحبهما فی الدنیا معروفە لە دنیادا لەگەڵ ئەوانە چاک بن هیچ کاتی ئامادەمە لەبەر خاتری هیچ کەسێک نە لەبەر خاتری دنیا نە لەبەر خاتری خێزانە نە لەبەر خاتری منداڵت نە لەبەر خاتری هیچ شتێک ئامادە نەبی لەبەر خاتی تەماح هێشتێ دڵی دایک و باوکت بێشێنی هەر کاتی ئەو دوو ئاڵتونە لەدەستدا یایکیانە لەدەستدا ئەو کاتە ئەزاری ژیان چییە بۆی دایک و باوک قەڵایەکی بەهێزن بۆ تۆ ئەگەر تۆ ئەو قەڵایەتە دەست بدەی بێگومان دەڕوخی ئەگەر خوا یارمەتیت نەدا بۆی ئینشاڵڵا توش هەتا لە دنیادا ماون ڕێزیان لێ بگرە حرمەتیان لێ بگرە بێڕێزی بەرامبەریان مەکە فەلا تەقل لەهما ئوف خوای گەورە دەفەرمێ ئۆف لە دەستیان مەکە قەت نەڵێ ئۆف دایە ئۆف باوە بۆیە زۆرێک لە پیاوچاکان ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەبێ کاتێک کە دایکیان یا باوکیان دەمرد دەستیان کرد بە گریان دەیان فەرموو دەرگایەک لە دەرگاکان کە بۆ چوونە بە هەشتی ئێمە بوو لە دەستماندا دایک و باوکت دێت ڕاستی بن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕازیبوونی خوای گەورە لەگەڵ ڕازیبوونی دایک و باوکایە تووڕەبوونی خوایش لەگەڵ تووڕەبوونی دایک و باوکە کاتێک دایک و باوکت لەسەر حەق بن بۆی هەتا ماوە لە دنیا ڕێزیان لێ بگرن